25 نۆی 2017 پرسێکی گرنگ ڕاپرسی لەبارەوە کرا. ئەویش سەربەخۆیی و بوون بە دەوڵەتی کوردی بوو. بەڵام ڕاپرسیەکە شکستی هێنا و ئێستا دوای 8 ساڵ لەو پرسا لێکەوتەکانی ڕووداوەکە لەسەر هەرێمی کوردستان ماونەتەوە. کوردبینی لە بڕیاردان لەلایەن سیاسیە بڕیار بەدەستەکانی ئەو کات و هۆشداری وڵاتانی نێودەوڵەتی لە کاتی ڕیفراندۆمەکە گرنگترین هۆکار بوون کە وای کرد ڕاپرسیەکە سەرکەوتوو نەبێت. ڕیفراندۆمەکە وەکو پێویست دیراسەیەکی ورد و قوڵی نەکرابوو و هەروەها زۆر بە پەلە و بەبێ دیراسات کرا بەو مانایی کە ڕاوێژ بە خەڵکی یاسایی و نێودەوڵەتی نەکرا. کاتەکە کاتی ڕیفراندۆم نەبوو و هۆکارێکی تر ئەوە بوو کە وڵاتەکان بە شێوێکی گشتی بۆ نمونە وڵاتانی دراوسێش پێیان باش نەبوو و وڵاتە زڵهێزەکانیش تەنانەت ئەمریکا کە داواشی کرد ساڵێکی تر تازیل بکەنەوە سەرکردایەتی ئەوسای کورد گوێی لە پێشنیارەکانی ناوخۆ و دەرەوە و نێودەوڵەتی ڕانەگەر. ڕازی نەبوونی وڵاتانی دراوسێ و پچڕانی پەیوەندی دیبلۆماسی و ئەنجامدانی ڕاپرسی لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم بەشێکی تر بوون لەو هۆکارانەی کەوای کرد ڕاپرسی سەرکەوتوو نەبێت. بەنەزەر ئەگەر بێت و ڕیفراندۆمەکە کەرکووکی تێدا نەبووایە، یعنی احتیمالیشی زۆر هەبووایە ئەو وەزعە نەخۆڵقایە، چونکە تا ئەم ساتەوەختە کەرکووک بەریتانیەکان خودی خۆشیان هەر ئیشارەت بەوە کە ئەمریکیەکانیش کە وەزعێکی تایبەتی خودی خۆی هەیە. ئەمە مەسئلەیەکە بۆیە ئەبوایە یعنی دیراسەتێکی مۆزوعی زۆر باشتر بکرایە. ئەتوانم بڵێم وەکو پێویست با بڵێن دیراسەتی ئەو مەسئلەیە نەکرابوو وەکو قەزەیەکی ئانی وەکو ئەوەی هەڵوێست و مووقیفی وڵاتانی دەور و پشت کە کوردی تێدایە، هەڵوێستی ئەمریکا، چونکە تەڕام بە ئاشکرا ئیشارەت بەوە دەکا دەڵێ ڕیفراندۆم کە کراوە نەتائیجەکانی کورد خودی خۆی تەحمولی مەسئولیەتیەکە. لێکەوتەکانی دوای ڕاپرسی بۆ دروستکردنی دەوڵەتی سەربەخۆ لە دەستدانی نیوەی زیاتری خاچی کوردستان بوو لەلایەن پارتی و یەکێتیەوە. ئەمەش بە گەورەترین شکست دادەنرێت کە تیایدا پەیوەندیە سیاسی و دیبلۆماسیەکانی هەرێمی کوردستانیش بوونە قوربانی ڕاپرسیەکە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.